بەناوی خۆی بەخشندەی میێرەبان سڵاو و ڕەحمەتی خی پەروەردگارتان لەبێ بینەرانی ئازیز و خۆشەویست خۆم با خۆشحاڵەزانم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی ژێرخان پێتان دەگەمەوە بۆ قسە و باسکردن لەسەر یەکێکی تر لەو تەوەرانی کە پەیوەندیان بە ژێرخانی ئابووری هەر وڵاتێکەوە هەیە هەڵبەتە لەگەڵ گۆڕانکاریە ڕیشەیەکانی هەر کۆمەڵگەیەک هەر دەوڵەتێک هەر ناوچەیەک پێویستە پلانی تۆکمە هەبێت بۆ ئەوەی کە لە بەرامبەردا لایەنە پەیوەندیدارەکان لەگەڵ بوونی خواست و داواکاری هاوڵاتیاندا پلانی تۆکمەی ئابووری هەبێ بۆی گرفت لە بەڕێوەبردننی ئابووریانەی وڵاتدا دروست نەبێت بێگومان ئەو کاتە لایەنە پەیوەندیدارەکانی پەیوەست بە ژێرخانی ئابووری ئەو وڵاتە ئەرکی سەرەکیان ئەکەوێتە سەر بۆی ڕێنمایی تەواو بدەن بە هاوڵاتیەکانیان لە بەرامبەریشدا ئەرکی هاوڵاتی ئەوەیە کە خۆی ڕۆشنبیریانە مامەڵە لەگەڵ گۆڕانکاریە ئابووریەکانی چوارچێوە خێزانەکەی خۆی دابکات بۆی کە هەم لە کاتی تنگانەی ئابووریانە و تەنگشەی ئابووریدا گیرفانی خاڵی نەبێ و لە بەرامبەریشدا کاتێک پارەیەکی کەوتە دەست بزانێت چۆن مامەڵەی پێوەکە بۆی کە هەم ژێرخانی ئابووری خێزانەکەی پتەوکە هەم ژێرخانی ئابووری وڵاتیش لە ڕێگەی ڕۆشنبیریانەی ئابووریانەی تاکەکانی هاوڵاتیانە و بێگومان ژێرخانی ئابووری وڵاتە شتۆکمەترە بێ هەڵبەتە حساب بۆکردن بە لە بەرامبەر هەر بڕەپارەیەک هەر جۆرێک لە اقتصادی وڵاتێکدا بێگومان ئەوە تاکەکانیەتی دەتوانێت ئەو جۆری حساب بۆکردنە تۆکمە بکە یاخود لاوازی بکە هەڵبەتە بوونی پلانی خێزانی بوونی پلانی تاکەکان بوونی پلانی پەروەردە بوونی پلانی لایەنە پەیوەندیدارەکانی پەیوەست بە ئابووری هەر وڵاتێک بێگومان ئەو کات پلانی تۆکمەی ژێرخانی ئابووری دروست دەبێ بە نمونە لەم پێشەکەی ئەمە ئاماژە بۆ بکەم کە ئێمە لە 4 بۆ 5 ساڵی قەیرانی دارایی کە بەرۆکی تاکی خێزانی کوردی گرتبووە لەوە لە هیچ تێنەگەشتین لەوە تێگەشتین کە لە کاتی نەبوونی تەنگژەی ئابووری و خاڵی نەبوونی گیرفانەکانماندا چۆن بتوانین پلانمان هەبێ بۆ کاتێکی لەو شێوەیە کاتێک بوونی پارە و سەرمایەک لە ناو خێزانەکەدا بێت لەوە تێگەیشتین کە ئەبێت پلانی شت هەبێ بۆی کە ڕۆژێک حاڵەتێکی ئاوە بەسەر خێزانەکەت داهات چۆن لەو تەنگژەیە بتوانیت خۆتی لێ دەرباسکەی بەشێک لە سەروەت و سامان لەو سەرمایی کە دەست دەکەوێت چۆن وای لێ بکەیت کە لە بەرامبەر تەنگشەیەکی ئابووریدا خۆتی پێ ڕزگار بکەیت من ئەمەوێت لەم تەوەرەدا بە تایبەت قسە لەگەڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەین لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەکانی ئێوە و قسە بکەین لەبارەی لە دوای نەمانی پاشەکەوتی موچە و بوونی بەشێک لە دەستپێکی سەرەتای گۆڕینی گوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەمەوێ قسە بکەم لەبارەی ئەوەی کە کاتێک هەڵاوسان کاتێک بەرزبوونەوەی نرخ و شمەک ڕوودەدات چۆن ئێمە بتوانین ئەو خواستە هاوسەنگکەینەوە لەگەڵ بوونی کاڵاکاندا زۆر گرنگە ئێمە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەوە تێبگەن کاتێک ئێمە پارێکەکەوێت سەرمایەکەکەوێتە گیرفانمان جا لە پڕ ئەم سەرمایە دەستەکەی وەکۆی کە موچە لە پڕ گۆڕدرا یاخود سەرمایەک ئەکەوێتە دەست لە ڕێگەی پلانێکی بازرگانی خۆتەوە چۆن بتوانی مامەڵەی لەگەڵا بکەی دوجار خۆت زەرەر لە خۆت نەدەی ئێمە بینیمان هەڵبەتە دەبینین بەشێک لە ڕۆشنبیری تاکەکانی کۆمەلگا هەستی پێ ئەکرێت کە درکیان بەوە کردووە لە کاتی تەنگشە ئابووریەکەی هەرێمی کوردستاندا لە ماوەی 5 ساڵەیە تێگەشتن لەوەی کە پەلە نەکەن لە بوونی خواستیان بۆ کڕینی کاڵا و شمەکان بەڵام پێویستە ئەوەش بزانین هەمیشە لە کاتی گۆڕانکاری ئابووری لە هەر وڵاتێکدا بێگومان کۆمەڵێک کاڵا و شمەک بەرزبوونەوە بەخۆ بینین لا ئیرادی بەشێک لەوانی کە پەیوەستن بەلایەنە پەیوەندیدارەکە هەوڵەدەن ئەمە بقۆزنەوە بۆی کاڵا و شمەکانی خۆیان بە نرخێکی زۆر بەرزتر و قازانجێکی زۆر لەوەی کە چاوەڕوانیانە کرد
بەدەستی بێن بەڵام لە بەرامبەر ئەوەدا ئەوە هاوڵاتیە ئەوە موچەخۆرە ئەو کەسێک کە پارە و سەرمایەکەی لە گیرفاندایە نازانێت چۆن مامەڵەی پێ و کارێکەکە کە خواست لەسەر کاڵەوشمەکەوەنە زیادەکە خاوەنی کاڵەوشمەکەش ناچارە بێت یاخود بە جۆرە لە جۆرەکان پلانی بازرگانی خۆیە گۆڕێت بۆی کە قازانجێکی زۆرتر لەسەر کاڵاکەی دابنێت چونکە خواستی لەسرە بۆیە پێویستە لێرەوە ئەو ڕۆشنبیریە دروست بێت کارێک نەکەین خواستەکە لە بەرامبەر بوونی کاڵاکەدا زۆر زیاتر بێ بۆی گرانی و هەڵاوسان دروست نەبێت من هیچی تر کات بە پێشەکیەکەی بەرنمەکەمەوە ناکوژم راپۆرتێکم هاوکارم بۆی ئامادە کردوین پێکەوە ئەم راپۆرتە دەبینین دواتر چاوەڕێی پەیوەندی تەلەفۆنەکانی ئێوە دەبم بە تایبەتتر ئەمەوە بزانم کاتێکەوە لە ماوەی ئەو 4-5 ساڵەی کە تەنگژەی ئابووری هەرێمی کوردستانی گرتبووە و بینەخاقای هەموو لایەکی گرتبووە و گیرفانی زۆرێکمانی چۆڵ کردبوو چۆن لە کاتی گۆڕانی پلانی ئابووری و پڕبوونەوەی گیرفانەکان و بوونی سەرمایەک زۆر یان کەم چۆن کارێ بکەین تەئسیر لە هەڵاوسان نەکەن پێکەوە بینەری ئەم راپۆرتە دەبین دواتر قسە و باسی زیاتر لەبارەوە دەکەین. هەموو ساڵێکم دوکانێمە لە نەورۆزا پێش نەورۆز ئەم کڕین و فرۆ بە بەراورد بە کاتەکانی تر تاوان مانگی ڕەمەزانیش بیدایەتی ڕەمەزانمانە تا گاتە جژنی ڕەمەزان هەر کڕین و فرۆشتنیمە باشە بە حکمیشتی مناڵانی تیا جانتای مناڵانمانە بێت دەستکاری نرخنان بەس هەندێک شتێ بە منافەسە سعرشکێن مەسەلەن سعر دابەزێت بۆ نمونە دوکانێکی جملە شتێکی هێناوە بەس خۆیەتی بە ئارەزوی خۆی فرۆشە بەڵام لە کاتێکا کە دوکانێکی تر هێنایی مەسەلەن ڕۆحی منافەسە زیایکێت ئەو کاتەویش سارەکەی مەجبورە کەم کاتەوە بەڵام ئەگەر تا یەکێک بێنە خۆرکی شتەکە بکە دڵنیا بە سارەکە ئاگرانە بێت بەڵام ئەگەر چەند کەسێک هێنای ئەو کاتە سارەکە لە مەساڵحی هاوڵاتیانە بێت لە بەرژەوەندی هاوڵاتیانە بێت کە لە سینەوە تەڵەب یەکەن زیاتر لە سینە جوملەچەکان زیاتر لە سینەوەن کە تەڵەب یەکەن 3 مانگی پێچێ تێگەی جار وایە مەسەڵەن قماشێکێنن زۆر مەرغوبە هەتا 3 مانگی کەنە نەختێ سارەکەی زیاکەنیژنەوە کوتر سارەکان جێگیرە هەروەکو خۆیەتی خۆ بەنسبەت قماشەوە نازانم بەنسبەت قماشتیەوە ئەگەر ڕقابە هەبێت نەک قماش هەموو شتێک ئەبێ سەری خۆی لەسەر بێت ئەمە چییە من ئارزوم لێ بێسێن بە 4000 نەخێرێن بە 4.5 نا ئەرێ بێگێ لە جنوبەوە تۆزی زیاشی لێسەنم ئەو هەر یانی گوناحە بەڕاستی بەزەگە سارەکەی دیاری بە بۆ هەمووی وەکو یەکە هەست کەسە خۆی و ڕێگەی تەعاملی و ئوسولی تەعاملی یعنی بە تایبەتی قماش قەیسی کوشمیش نییە بڵێ هەرە بێ خەڵک بیکات و هەرە بێ نیکە من نایەکی چیکە زۆریشە بازار زۆرە بازگات قەت ئەوە ناکە ینی سعر بەرز بێتەوە و خۆی وەلەو لە دنیا عەرز و تەڵەب تۆزێک فەرقەکە بەڵام ئەوە نییە بڵێ بەرزە بێتەوە و وای لێبێ خەڵک خواخواتی شتەکەی بفرۆشێ ئێستا من لە خۆم وسەی دەکەم هەموو دوکانەکان چۆڵ بێ هەمووی بەیەکەوەیە من و قەسابێک و بەقاڵێک و بازرگانێک و پۆشاک فرۆش عینیەکە یعنی ئەو مەسئلەیە نییە سعر بڕا بۆ عاسمان و خەڵک وەستا بێ و سەرەی گرت بێت زۆر شت هەیە مەسەلە کە قوتی خەڵقە عامەی خەڵق بەرز بە تۆ کەس باسی ناکە چیلوێ تەماتە بە 2500 بڵێ بەڕێزم باسی ناکەن سەبەبەکەی چییە قەی ناکە ئێدە چاریکە مەسەل لە ئێرانەوە نایە لە سووریاوە بێنە لە بەخاوە بێ ها بەدیلی هەبێ ئەوەتەوە چەم بۆ مانیەگەچێ تەماتە بۆ بە 2500 کەس باسی ناکە قوتی خەڵقیشە قوتی فەقیریشە گۆڕانکارێکە بڵێ هەیە لە میوەیە لە سەوسەیە لە گۆشتە لە مریشکە لە بەغزینە لە هەموو شتەکان پێویستی خەڵک پێویستی پێێتی ڕۆژانە بەڵە گران بووە لەسەرەوە لەسەر هاوڵاتی فەقیر گران بووە ماقولە کیلۆی بە 2000 بە 1500 سەوزە ماقولە دەسەی دوانی بە 250 دانی بە 250 بێ بەغزین ماقولە لە 450 بێ شارێکی بێقانونیە یاک قانونی تیانی نا هەروەکو یەک وایە چی پێشتر بێت چی دواتر بێت وەکو یەک وایە بەرز بۆ تۆ نەنزم بۆ تۆ تەبەن ئەرە وڵەت بازار فەرقی کردووە زۆریش نەکەم هەموو شتەکان بازاران زۆر بەقەوەتە تۆزە سیارەکانش خەریکە جوڵێ هەر بە 16,000 بۆ گران نەبووە
جاران هەرزان و حیوانەکە هەرزان بوو بە 4 دەمانە ئێستا گران بووە بە 16,000 پێش پاشەکەوتیش و دوای پاشەکەوتیش هەر نرخ کە دابەزێ حیوان دابەزێت دابەزن کە بەرز بۆ بەرزە بێتوانە دەسەڵات نییە خۆ پەیوەندی بەوە نییە هەموو شتێ وایە والله هەمووشت گران بووە چۆن ئەیچوو گران گۆشت لە 14 16 هەموو تەماتە بە 2000 هەموو شتێ گرانە هەچی تۆ تەسەوری بکەی گرانە ئەی غازێ بە 24 ساڵە غازێکە بە 8,000 ڕاستە ئێران لێ بێ شتێکی وایە گران بۆتەوە من کیلۆ پیاز مانایتایە بە 1000 دینار پیاز چییە؟ چی زیاد کردو معاشەکەی بە زیادکە لێسن فعلا بەتایبەتەن بەهارە بەهارێکی دڵخۆشکەر بوو بۆ عامی کوردستان و عێراق بەگشتی ئینشاءالله ئەو بودجەیە تاسیری کردووە سەر کڕین و فرۆشتن ئێستا تەڵەبی کڕین زیاتر بووە لە چەمانێکی ڕابردوو ئیتر بە پێی وەرزەکان زۆر تاسی لە ئاقارات ناکات زیاتر پەیوەستە بە سیاسەتەوە وەزای دەمە بودجەوە ئێستا بودجە هاتۆتە ناو خەڵکو و بودجە وەرگیرا و ئینشەڵڵا چەند ساڵێ مانگی داهاتووش وا باوە کە بدرێ بە موچەخۆران تاسیرەکات سەر عامی بازار بە تایبەت شتی ڕۆژانە و دوای ئەوەش مۆڵک بە عام خەڵک ئێستا بیوێرە بۆ کڕینی جاران خەڵک لە وەزعەکە زۆر زەمان نەبوو بۆی کە مڵک کڕێ مساعید نەبوو بۆی ئێستا لە وەرزێکی باشایە و ئێستا بە عام ئەتوانین بڵێن لە ساڵ 25 بۆ ساڵ 30 سەر سەرکەوتووە بۆ فرۆشتنی مڵک دووبارە سڵاوتان لەبێ بینەرانی ئاسیس هاوکارەمە و راپۆرتی ئامادە کردبوو لە کۆمەڵێک چینی جیاوازی ناو کۆمەلگە لەو پێداویستیانی کە ڕۆژانە هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێویستیانە بێ وەکو لە زاری زۆرێکیان لە هاوڵاتیان ئەومان بۆ دەرکەوت بەشێکی ئەو شمەک و کاڵایانی کە ڕۆژانە هاوڵاتیان پێویستیانە دووقات زیادی کردووە ئەویش ئایا پەیوەستە بە هۆکاری ئەوەی کە وەزع و گوزەرانی هاوڵاتیان وردە وردە چاکە بێ یاخود ئەمە قۆسراوەتەوە یاخود ئەوەی کە ئەم کاڵایە لە ئێستادا خۆی دەگمەنە و کەم بۆتەوە دواتر لە چەند مانگی داهاتووەمان بۆ دەرەکەوێ کاک مەحموود لە قەڵاتزێوە لەگەڵماندا دەبێت کاک مەحموود سڵای خوا لەبێت تۆم کاتت باش بەڕێزی سپاس دەکەم وەڵی من لە قەڵاتزێ لە شاروانی قەڵاتزێ تاعینم لە 2005ەوە ئێمە پێشەوە پاشەکەوتمان لێ بکرێ موسەکەم 476,000 بوو بەڵێ بەڵام هێشتا کە پاشەکە خەڵگیرا وا دەرماڵەکان لێ بڕێنین دەرماڵی مەترسیمان هەبوو باڕەوانم دەرماڵی مەترسیمان هەبوو دەرماڵەکان لێ بڕێنین هێشتا کە موسە زیاد کراوەتەوە 411,000 وەردەگرم یعنی هیچ ئیسفادەشی بۆ چینی هەژار نەبوو یعنی بەس بۆ کەسانە بوو کە موچەکان تۆزێک بەردە و پەرلەمانتارن و ئەوانە دنایی ئیسفادەشی بۆ ئێمە نەبوو پێشتر بەر لەوەی کە موچەکەت ببڕدرێت کاک مەحموود هەرەوە نەدوەرەگرت 476,000 وەردەگرت 2015 پێشەوەی موچەکەمان لێ بڕێ دوای کە موچەکە پاشەکە کرا بۆ کرایەوە 330,000 دواتر مانێکیان دانا شتێکیان زیاد کردەوە 310 زۆر باشە کاک مەحموود ئەو لەو شارۆچکەی تۆی لێژی هەچی بڵێن بەس لە شوێ وایە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین وایە لە هەڵ شارەوانی سنووری ئیدارەی ڕاپەڕین وایە دەنابێت لە سلێمانی لە هەولێر لە هیچی وانە بەس لە سنووری ئیدارەی ڕاپەڕین ئێمە دەرماڵەکەمان لێ بڕاوە نازانم هۆکارەکەی چیە چەندیش بە ئاوەلەوە کردووەوە نادەنەوە بۆ هیوای کە ئیدارەی ڕاپەڕین لە ئێستادا گوێبیستی داواکاریەکەی تۆ بێت بەشکۆ گرفتێکی ناوخۆیی بەڕێوەبەرایەتیەکەتان بێت بۆ هیوای کە چاک بکرێت بەڵام ئەوێ بپرسم کاک مەحموود لەو شارۆچکەی بەڕێسی لێژیت تا چەند لە دوای نەمانی پاشەکەوت نرخی کاڵا و شمەک بەرز بووەتەوە؟ وەڵای جاواتەوێشکی سپارێکی بۆ منە بووە بەڵام بۆ نمونە تا کیلۆ گۆشت بە 16,000 کیلۆیەک مریشکی گۆشتی مریشک بە بۆ نمونە بە 4,000 دەوەستی 4,000 دەوەستی نزیکەی 4,000 دەوەستی کیلۆ تەماتە بە 2,500 یعنی کیلۆ پیاز بە 250 بوو ئێستاکەینە بە 1000 دینارە یعنی هەرچی دەگری ئەوساندا هەموو شتەکاندا بەرز بووەتەوە یەک ئیسفادەشی نەبوو بۆ ئێمە لابردنی پاشەکەوت ڕاستەکەی دەست خۆش کاک مەحموود زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت لە قەڵاتزێوە کاک عەباسمان لە شارە زوورەوە لەگەڵدا دەبێت کاک عەباس
سڵای خوا لێ بێت ئەمەیە بپرسم بەڕێزت فەرمانبەری حکوومەتی یاخود فەرمانبەرنی و کاسبی؟ ئەم کاتەی ئێوەش باش بڵاو لە بینەرانی تەلەڤیزیۆنی پەیام نەکرد. من فەرمانبەر نیم و من کاسبکاری ناو بازارم. بەڵێ بەڵێ زۆر باشە کابازەبێ بزانم مادام کاسبکاری ناو بازاری بەڵێ تا چەند ئەم دۆخێکە ئەوە بۆ مانگێک دەبێت کە موچەخۆران و فەرمانبەران و دۆخی ئابووری دەوترێت کە بەرەبەرە باش دەبێت و موچەی فەرمانبەرانیش بەبێ پاشەکەوت درا، بەڵام دەوترێت بازار بە شێوەیەک لە شێوەکان هەڵاوسانی بەخۆ بینێ، واتە نرخی کاڵە و شمەکان لا ئیرادی بەبێ ئەوەی کە لە شوێنی کڕینیەوە نرخەکەی زیاد بوو بێ فرۆشیاران نرخەکان بەشێکی زیاد کردووە. تا چەند ئەمە دروستە؟ ئەمە ڕاستە؟ نەخێر بە هیچ شێوەیە ئەو قسە ڕاست نییە. بەڵێ هەمەیەکی وا هەیە کە گوایە کاڵا لە بازارە بە شێوەیەکی هەڕەمەکی گران بووە و یعنی بەو شێوە نیە. من خۆم لە بازارم هیچی لە سەدا 95 سێر هەمووی وەکو خۆی وایە ئیلا بازێ خۆراکی ڕۆژانە هەیە ئەویش پەیوەندی بەم وچەوە نییە. مەسەلەن بۆ نمونە تەماتەیە، گۆشتە، ئەم شتانە پەیوەندی بە ئێرانەوە هەیە، تەماتە نانێرێ یان گۆشتی سوور لە ناوخۆی خۆمانە کەمە بە بۆنەی بەهار و سەفرە و گەشت و سەیرانەوانەوە تۆزێ جم و جوڵی کردووە. ئەینا وەکو کاڵای جلوبەرگە، پۆشاکە، شتی ناو ماڵە هیچی هەمووی لە جێگەی خۆیە بگرە منافەسەی ناو بازار هەیە سعر بە هیچ شێوەیە یەکسەن زیای نەکردووە. کاگا باس لە چاو باشە لە چاو ساڵانی پێشووتر لە دوای نەمانی پاشەکەوت تا چەند خواستی هاوڵاتیان بۆ هاتنە ناو بازار و کڕینی شمەک و کاڵا خواست لەسەر کاڵاکان زۆرتر نەبووە؟ بەڵێ ئەم موچەی بێ پاشەکەوتە کە یەکەم موچە دراوە فەرقی هەیە. بەڵێ فەرقی هەیە بە بازار و فەرقێکی کردووە بە بازارۆ. بەڵام یەک شتیکەی شەیە کاڵا و ئەو شتانە هەمووی وەک خۆیە بەس سعری یەکشت زیایی کردووە. سعری ئەرزە و خانوو بە شێوەیەکی بەرچاو تۆزێ ئاوا یعنی ئەویش ئەوە نیە بڵێن لە سەدا لەوە چێ دە بەرزۆتەوە بەس ما باقی خۆراکی ڕۆژانەیە وەکو وشکە ئەوانە کاڵای ناوماڵ جلوبەرگ پێڵا و هەمووی وەک خۆیەتی هیچی فەرقی نەکردووە. دەست خۆش کاگاباس لە شارە زورۆ لەگەڵمان بووی سپاس بۆ پەیوەندیە تەلەفۆنەکەت. کاک حسێنمان لەگەڵدا دەبێت لە ناحەی گەرمکەوە. کاک حسێن سڵای خوا لێ بێت تۆم کاتت باش. ئەمەوێت بزانم تا چەند دۆخی ئابووری پێش ئەوەی کە موچەی فەرمانبەران بەبێ پاشەکەوت بدرێت و لە دوای نەمانی پاشەکەوت لەو ناوچەی بەڕێستی لێی هەڵاوسان یاخود گرانبوونی نرخی شمەک و کاڵاکان ڕووی داوە؟ بەڵێ دەستخۆشی بەنامەکە یەکەم زۆر سپاس. دەوادان سەرکەوتوی ویژەران بشێ. زۆر سپاس. وەڵی تەقریبەن پێشەوەی موچە چاپ بکرێت تۆزێ شت باشتر بوو بەڵام ئیسە شت گرانە. ئیسە کیلۆیە بریشک بە 3500 کیلۆی تەماتە بە 2000. پێشتر بە چەند بوون؟ وڵات پێشتر بە 1600 و 1700 ئیسە بە 3.5 کیلۆی گۆشت بە 10000 بوو ئیسە بە 11000 شت گران بوو لە بازاردشە من عالم حەفتەیە ژوومە پێنجێن شت بە چاو 10 15 ڕۆژەوە پێشەوە شت گران ببوو. هەر لە دوکانەکانە تەقریبەن مستەچوار دوکانەکەمان شت فەرقی کرد گوشتی 10000 بوو بە 12 شتی 20 بوو بە 23 24 ئەم شتانە فەرقی کرده بوو. کاک حسێن ئەوە خواستی هاوڵاتیانە بۆ شمەکە کەمە بێتە و نامێنێت گرانە بێ یاخود خودی فرۆشیارەکانن لە کاتی گۆڕینی دۆخی فەرمانبەران کە موچەکەیان بەبێ پاشەکەوت پێدرا خۆیان گرانیان کرد.
والله تێ خەڵکەکە دیکە موچەکەشی تۆ زیادی کردووە زۆرتر چێتە بازارەوە پارەکەشی پێ باشترە ئیسە من خۆشم فەرماندەرم بەڵام من 250 دینار لەم پارە ماشەکە من زیادی نەکردووە. بۆچی؟ والله نا من پێشتر پێش پاشەکەوتەکەش موچەکەم هەر خوا 400 بوو ئیسە هەر خوا 400 لەم 250 دینار لەم پارە هیچ من زیادی نەکردووە. یعنی پێش ئەوەی موچەکە و پاشەکەوت بکرێت 400 بوو؟ 400 هەزاری کەم بوو 390 2000 بوو ئیسەش کە بێ پاشەکەوتیش هەڵنەوە گرتووە. ئەی لە کاتی پاشەکەوتە چەندتان وەرەگرت؟ لە کاتی پاشەکەوتە چەندتان وەرەگرت؟ خۆم ژنێک و دوو مناڵ موچەکەم ئەوەیە خەڵکی ژێنێ تا موچەکەی ملیۆنێکە ملیۆنێک و شتێکە نەعاداجی لە موچایە زۆرە. بەڵێ زۆر سپاس کاک حوسێن. هەڵبەتە بەشێکی زۆری فەرمانبەران موچەخۆران ئەم دۆخیان هەیە بەر لە بەرنامەکەش بەشێکی تر لە مامۆسایان لە موچەخۆران ئەم گرفتیان باس کردووە کە گۆڕانکاریکی ئەوتۆ لە موچەکاندا دروست نەبووە لەوەی کە بۆ ماوەی 4-5 ساڵ کە قەیرانی دارایی دروست بووە حکوومەت هێرێمی کوردستان بە جۆرێک لە بیانوەکان بەشێک لە تەرفیع و عەلاوە ئەوانەی کە ڕاگرتووە موچەکانیان ئەبووە زۆر زیاتر بێ لە ئێستا کە وەریەگرن دەبێت پلانی ئابووری حکوومەت هێرێمی کوردستان خێراتر زیاد بکات لەبەرەوەی دۆخی ئابووری پێش ئەوەی پاشەکەوت بکرێت لە 2019 بێگومان جیاوازترە بێگومان داواکاری و خواست زۆرترە بۆ هیوایەن کاک عوسمانمان لە زەڕایەنەوە لەگەڵدا دەبێت کاک عوسمان سڵاوی خوا لێ بێتوم کاتت باش ئەمێ بزانم لە دوای نەمانی پاشەکەوتی موچە لە ئەو ناوچەی بەڕێستی لێی تا چەند خواستی هاوڵاتیان لەسەر شمەک و کاڵاکان وای کردووە کە نرخی کاڵا و شمەک زیادی کرد بێت؟ بەڵێ بەڵێ زۆری زیادی کردووە قوربان جگەم لە برادێک بوو ئەو خۆم کاسبکارم ویستی هیچێکدان نەبووە ڕاو بەداخەوانێ خەڵکەوە بەرژەوەندی خۆیەتی ئەینا شتەکان زۆر گرام بووە کیلۆیە گفت بڵێن لە مەنتیقەی ئێمەدا لە زەڕایەنە 10,000 بووە ئیسە بووە بە 13,000 کیلۆیە تەماتەی نازانم تورکیە ئێرانیە بە 2,000 کیلۆیە پیاز بە 1000 دیار ئەڕۆیتە بازار کراسی بڵێن بۆ خێزانی ئەکری کراسی جاران بە 20,000 دویسە بە 40,000 هەری چۆن گران نەبوو هەموو شتەکان دوایەوە زیادکردنی موچەی بۆ ئەو چینە بڵێن چینانەی کە موچیان کەم بۆ هیچ زیادی کردووە هیچ زیادی نەکرد بۆ نمونە من خۆم فەرمانبەرم لە تەندروستی 400,000 ماش بۆ 41,000 زیادی کردووە 41,000 بڵێن چووەتە سەری کیلۆیە مریش بە 3,500 دینارە لە زەڕایەنە. کاک عوسمان بەڕێزت بەشێکی تاوانەکە بۆ ناژێڕیتەوە کە خودی فەرمانبەران و هاوڵاتیان هێرێمی کوردستان لە کاتی گۆڕینی دۆخی ئابووری کە بەشێک لە دۆخی ئابووریان زیادە بێت ئەو سەرمایە زیادەی دەستیانەکە خێرا ئاچنە بازار خوازە سەر کاڵاکان دروستەکەن تەزەخومێک دروستەکەن ناچار فرۆشیارەکانیش ئەم کاڵا و شمەک و کاڵایانە نرخەکانیان بەرزەکەنەوە؟ زیانە شتانەی کە من باسم کرد بۆ جەنابوو ئەوانە بڵین پێداویستی ڕۆژانە و ژیانن ئەبێت تۆ ڕۆژانە ئەگەر تۆ میوانێکت هەبێت پێویستە یان ئەگەر مناڵەکەی داڵی شتێکتا لە بازارە ئەبێ بیکڕیت تەماتە و پیاز پێویستی ڕۆژانەی پێشەوەی پاشەکە و چاک بکرێت کاک عوسمان لە زەڕایەن کیلۆی پیاز بە چەند بوو وەک ئێستا بووە بە 1000 کیلۆی پیاز بە 500 دینار بوو لە هەموو بڵێ زەڕایەنە کیلۆی گۆشت بە 10,000 بوو گۆشتی بەرخ 10,000 خۆم کڕیومە گۆشتێکی زۆر جوان ئێستا ئەو گۆشتە بە 13,000 ینی ئەوە فرۆشیارەکانن نرخیان زیاد کردووە نەک خواستی هاوڵاتیان هۆی شەیە لە ڕاستی سەر بەهار زیاتر خەڵک چێتە دەرەوە و ئەڵێن حیوانیش گرامەوە بڵێن من لەمە پێش بەرخم کڕیوە هەر بەرخەکە خۆیم کڕیوە بڵێن لای قەساب گیری بە 4,000 ئەلەم نەورۆزا کڕیومە بەش ڕابێکم ڕاستەکە ئەگەر قسێکت ما بێت وڵی تر قسەی چیمانە بێت داواکەین لە حکوومەت ڕقابەدانێن لەسەر شتەکان و قایمقاممانەیە مدیر نەخێمانەیە پیاچونەوە بکەن بە سیعری شتەکانە نێڵن یعنی شتەکان ئەوە نەزیابە ئەو خەڵکەی موچەی کەمە وڵی هەروکو جاران وایە موچەکە زەرمەند بووە
بەڵە زۆر سپاس کاک عوسمان، سپاس بۆ پەیوەندێکت. هەڵبەتە لە دۆخێکی گۆڕانکاری ئابووری لە هەر کۆمەڵگەیەکدا پێویستە حکوومەت بەشێک لەو بازاڕە ئازادی کە ئێستا لە هەرێمی کوردستان پێوترێ بازاری ئازاد کە بەشێکی لە بازاری ئازادیش قۆڕکاری زۆری تێدایە ئەبێت تەداخلی هەبێت بێگومان لە شتێکی ئاوە چونکە بەشێکی زۆری هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە چینی وەسەتن، ئەگەر بڵێم زۆرینەی لە چینی وەسەت و خوار وەسەتن. لە کاتی گۆڕانی دۆخی ئابووری کە پێوترێت لە دۆخێکی تەنگشە بۆ دۆخێکی باشتر وەکو خۆشیان لە پەیوەندی تەلەفۆنەکان هاوڵاتیان کە پەیوەندیمان پێوەکەن دەوترێت زۆر گۆڕانکاری بە ژیانی زۆرینەوە نەکردووە. کاک چەتۆمان لە بنەسڵاوە لەگەڵایە. کاک چەتۆ فەرموو. السلام عليكم. السلام ورحمة الله. کاک چەتۆ ئەگەر کەمێک لە تەلەڤیزۆنەکە دوورکەویتەوە بۆی سەوتی من دووبارە نەبێتەوە. السلام عليكم. سلام ورحمة الله کاک چەتۆ. ماشي براي برزم. زۆر سپاس. هاكا اللي بنسمعه شوفير تقسيمه. بەڵێ. تعود معزكم بالنسبة لبازاري درين معاه زياد بخو خلكه بدي كيفك زياد نبوه طبعا اول بوا كمعاه سكان فاسكه بوا معاه سكان يعني يبري زياد كرادي خلك كيدا كزياد كرادي نخي زياد نكراها كان اويا فاسكه تكلم معاه معاه سكان درايتي يعني باوي كيفك يخلق يعني كيفك هيدري زياد كرادي زياد نكراها بس معاش شوي كم واحد او ندري او ندري زياد كرادي کاک چەتۆ ئەمەوێت نرخی کاڵاوشمەکان لە پێشەوەی پاشەکەوت چاک بکرێت لە بنەسڵاوە چۆن بوو لە دوای نەمانی پاشەکەوتی موچەی فەرمانبەرانیشەوە نرخی شمەکان زیاتیان کردووە یاخود هەروە خۆیەتی؟ طبعا زیادی کردێ برای بەرز لەبەرەوەی برێ شروشتی خۆمان وایی ملەتی کورد خاصەتەن ئەگەر 2 دیناری زیاد بوو دیارێکی سرف دەکە تاکید بە ئەگەر 2 دیار بوو دیارێکی سرف دەکە طبعا بازاری ئەو خاستن ئەو نەورۆزەی خەڵک بێنەرەی دەوری هەبووە لەسەر ئەوەی کە شمەک شتیوا بکڕی وە گۆشتی بکری گۆشت گران بی وە تەماتە بکری تەماتە گران بی تاسیرەوەی نەبوو برێ وەڵام ماسی کابرا وەگرتێ زیادی وەگرتێ نەخێر هەنی خۆی پاشەکەم قەدیم بووە حکومت پاشەکەم تکرێت دایکێ ئەم تاسیری نەبوو بەو شێوەی بێ تاسیری هەبووی بەس بازار يعني ستاسد بر فرقی کردی لەگەر ئەو کاتێکەوە معاش پاشەکەم دەکرا و ئەڵعانیشکە دەبرێت. بەڵێ زۆر سپاس بۆ هیوای کە فرۆشیارانی کاڵا و شمەکیش لە هەرێمی کوردستان ئەو دۆخە لە بەرچاو بگرن ئەو دۆخە لە بەرچاو بگرن کە کاتێک دۆخی ئابووری باشترە بێت وەخواز لەسەر کاڵاکانی زیادە بێت بێگومان لەو پێشچەنەیان خێر کردووە هەرەوە نەخێرکەن بێگومان فرۆشیشیان زۆرترە بێت و دۆخی ئابووری هەرێمی کوردستانی ڕۆچاو بکەن و کاتێکیش کاڵا و شمەکیش زیاد دەکەن زیاد لە حەدی خۆی بێگومان لە ڕووی ئاینیشەوە گوناحبارە بن لەوەی کە ینی هەڵاوسانێکی زیاد لە حەد دروست بکەن. هاوکارانم کێم لەگەڵایە؟ باوکی محەممەد لە سلێمانیەوە لەگەڵمانایە باوکی محەممەدەم کاتت باش. کاتێکی خۆش بەخۆبان. بەڵە باوکی محەممەد زۆر سپاس مەمنون. بۆچووری من وایە ئەڵەم سەتاگەر معاش زیادی کردووە ئەو خەڵکێک ئەگەر معاشی ئایا سەربانی لە کارەبا لە ئاوە حکومەت بە هەر یەبوتنی ئەوانەی هەبێ ومەڵێ خەڵکێ معاشی نییە بە هەر لە ئاو کارەباکە یەبوتنی بێت لە ئەوانەی معاشی نییە هەر لە ئاو کارەباکەی لێی بورێ و لێی وەرنەگرێت ئەوەی سێرەکەی ئەوەی معاشی نییە باجی ئەوە ئەدا ئەوەی معاشەکەی 200,000 وەرەگرێت ئەوەیشی معاشی نییە سەیرەکانی کوژەی تەماتە 200,000 کارای داماو دەوێت بیکردێ ئەی با حکومەتیش باجی فەقیرێک بدا چیتیان وایە قوربان بێگومان حکومەتی هەرێمی کوردستان مەبەستەوەیە کە لێبوردنی بۆ ئاو کارەبا هەبێت لەوەی کە لە ماوەی قەیرانی داراییە پارەی ئاو کارەباتان نەداوە مەبەستانەوە بوو؟
نا با هەر لە ئیساودا ئەوەیشی ئەگەر لێکی وەرگێ با لە ئیساودا ئارێ ئەو کارەبا ئەوانەی معاشی نییە بە یەبوردی ئەوەی بێ لێ وەرنەگرێت. بەڵێ زۆر سپاس. زۆر باشە. باوکی محەممەد دەمەوێت بپرسم کە لە شاری سلێمانیان تا چەند نرخی کاڵاوشمەکان بەرزبوونەوەی بەخەوە بینیوە لە دوای نەمانی پاش کیلۆ تەماتە بە 750 بە ئەو پەڕی نهایەکەی هەزار ناڕۆی 2000 دوایەوە سێرەکەی کیلۆی مریشک بە 2000 بە 2000 ڕۆبێک بوو بە 3.5 ئەوەی معاشی نیە باجی معاشکۆلەکە بدا فڕانگە. ڕاستە. بەڵێ زۆر سپاس بۆ باوکی محەممەد لە شاری سلێمانیەوە لەگەڵ مابووی سپاس بۆ پەیوەندیەکەت. بێگومان بەشێکی زۆری هاوڵاتیان کە پەیوەندیەکەن باز لە نرخی بەرزبوونەوەی تەماتە دەکەن. بێگومان ئەوەنەی زانیاری بێ لای ئێمە نرخی تەماتە پەیوەندی بەو دۆخەوە هەیە کە وڵاتی ئێران کە لە ئێستادا بەشێکی زۆری پارێزگای سلێمانی. بەڵێ پەیوەندی بەوە هەیە کە لە ئێران ئەو تەماتەی ڕاگرتووە بێتە هەرێمی کوردستان بۆ هیوای کە دەواازە سنووریەکان لەگەڵ ئێران بکرێتەوە و دۆخەش لەسەر کاڵا و شمەک نەمێنێت. کاک حەمە ڕەشیدمان لەگەڵدایە. کاک حەمە ڕەشید ئەم کاتت باش. هەموو کاتت باش برای بەڕێزم دەست خۆش بێ بەڕاستی لە جێگەی خۆیەتی تەوەرەکەت من بەڕای من ڕاستە مورچە زیاقەیە بە پاشەکەەوە هەڵگیراوە بەڵام وەک مامەرەیەکی تێدەگەم بە بەرچاوی هەمووانمانەوە هەر ئەو ڕۆژەی ئێران هەرچیستی خواردنە مەنعی کرد هاتۆتە سەر تەلەڤیزیۆنی بۆ خۆی دان پێدادنێ دەڵێن لەبەرەوەی لە ناو خۆماندا پێویستیمان پێ بۆ ئەشیانەیە کە ڕێگری لێ دەکەی ناڕێ بۆ لە پێشتر مەنعدە بۆ من وەکو مامەرەیەکی تێدەگەم برای بەڕێزم بەڕاستی دەوڵەتانی ئیقلیمی پیان خۆش نییە ئەمانی نۆکمان هەبێ خۆی پێ بخورێنین وای هەست پێ دەکەم ئای بۆ ڕێنە نایلۆن و پلاستیکی ناگری تێگەیستی مەگەر ئەمە نایلۆنی بخۆین جەنابی نازانم چی ناوەکە لەسەر تەلەڤیزیۆنێن دەوارم بمان بەخشن بەو جوانە دەیکەینەوە حکوومەتیش بەڕاستی قسە بکەین حکوومەتی هەرێم ناتوانێت تێگەیستی ڕقابەی چدانێ ئەمە بازاڕی ئازادە تجارەت چاوچنۆکەکانیش گلەییمان زۆر لێیانە تێگەیستی زۆر بێڕەحمانە دەجوڵێنەوە ئەوانەی کە معاملەی بەرز دەکەن دەیانەوێ بەڕاستی دەست لە خوێنی ئەو خەڵکەی بنێن داوان لێ دەکەم بە خۆیاندا بچنەوە ئێمە هەمومان کوردین هەمومان لە ئێسراکی دەژین هەمومان مەزڵومین با چەند کەسێکی دەوڵەمەند بوو بێ لە سێبەری ئەو دەسەڵاتی کە چەند وەختە بە بەرەوایی ئیشکراوە تێگەیستی پێویستە حکوومەتی چاودێرێ بکە چۆنێک بێ بەڵام هەتا بە حاڵی تەماتە فرۆشیش دەبینم بە بێویژدانی دەجوڵێتەوە تێگەیستی دەست فرۆشەکانیش بە ڕۆحملین بە بەزەینین چ دەفەرمووی تا جواب بدەمەوە. بەڵێ زۆر سپاس کاک حەمە ڕەشید سپاس بۆ پەیوەندەکەت. بێگومان سێ گوشکەی ئابووری لە یاسای ئابووریە بێگومان ئەوە دەوری هەیە حکوومەت لایەنی بازرگانی هەروەها لایەنی خواست کە هاوڵاتیانە ئەم سێ گۆشەی کە دروستە بێت لەسەر هەربوونی هەر کاڵایەک خواز لەسەر هەر کاڵایەک بێگومان حکوومەت لایەنێکی بەرەکەوێ وشەوەیە کە کارێک بکە ئەگەر خواست لەسەر کاڵایەک زۆر بوو ئەو کاڵایە هەوڵ بدار ڕێگە و فاکتەری جۆرا و جۆر بدۆزێتەوە بۆ ئەو کاڵایە بێنێتەوە ناو هەرێمی کوردستان. بێگومان ئێستا کە وەکو بە ڕێزیان باسییان کرد ئەو تەماتەی کە لە ئێرانەوە ئەبێ حکوومەت هەرێمی کوردستان پلانی هەبێ لە شوێنی ترەوە تەماتە پەیدا بکە بۆ نێو بازاڕەکەی خۆی. هەروە بازرگانەکانیش هەل نەقۆزنەوە بۆی کە گیرفانی خۆیان پڕکەن گیرفانی خەڵکی تر قڕکەن چونکە لێرەدا ئێمە بە شوێکی گشتی هەرێمی کوردستان مسلمانین بڕوامان بە تەواو یاساکانی ئیسلام هەیە کە بێگومان یەکێک لەو یاسانی کە لە ئیسلامدا هەیە لە مەسەلە ئابوووریەکانداوەیە کە نابێت سەرۆت و سامان لەسەر بنەمای حرام زیاد بکەین ئەبێت لەسەر بنەمایەکی حەڵاڵ و تێک نەگیرێ لەو بنەمانی کە لەسەر ژیانی هاوڵاتیانی
بنیادی بنرێ پێویستە ئاگاشیان لە هاوڵاتیانی خۆیان هەبێ بازرگانەکان وەکو کاک حەمەڕەشید باسی کرد بێگومانیش هاوڵاتیانیش ئەرکێکیانەکەوێتە سەرەویژەوەی کە کارێک نەکەن کاتێک پارەیەک و سەرمایەکیانەکەوێتە دەست ئەمەنە بە زووی ئەو سەرمایان سەرف بکەن بۆی خواستیان لەسەر دروست بێت. بێگومان من گەشتومەتە کۆتایی بەرنامەکەم ئەوەی ماوەتەوە قسەی لەسەر بکەم ئەویژەوەیە کە پێویستە لە بەرامبەر گۆڕانکاری ئابووریدا ئەرکی حکومەتی هەرێمی کوردستانە ئەرکی بازرگانەکانە ئەرکی هاوڵاتیانە ئەرکی لایەنە پەروەردەیەکانە ئەرکی دایک و باوکەکانە ئەرکی خێزانە ئەرکی بەرپرسانی لایەنی پەیوەندیداری پلانی ئابووری بە تایبەت وەزارەتی پلاندانان بێگومان وەزارەتی کوشت و کاڵ وەزارەتی لایەنە پەیوەندیدارەکانی پەیوەست بە ژیان و گوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە ئەوەیە کە هەمومان پێکەوە پلانمان هەبێ بۆی کە کاتێک سەرمایەک زیاد ئەکەوێتە نێو گیرفان یاخود دەکەوێتە نێو بازاڕەوە پلانی سەرفکردنی بۆ دابنین پلانمان هەبێت بۆی چۆن سەرفی بکەین چونکە بێگومان هەموو سەرفکردنێک باش نییە ئەگەر بە پلان نەبێت و دەستکەوتنی پارەکە قورسە چۆن دەستکەوتنی پارە و سەرمایە قورس دێتە لات بێگومان کارێک بکە قورسیش سەرفی بکەیت بە هەدەری نەدەی خوازە سەر کاڵاکان گران نەکەیت بۆی کە خەڵکانێکەیە گیرفانیان وەکو تۆ پڕ نییە سەرمایەکی ئەو تۆیان لە گیرفانانیە ئەبێتەوە کارێکە لەسەر ئەویش گرانە بێ وەکو وتمان ئێمە لە هەرێمی کوردستان هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێگومان لە چینی وەسەط یاخود لە خوار چینی ناوەندەوەن ئەبێ لایەنی وەکو ئەو لایەنانەی باسم کرد هەمومان بە ئەرکی سەرشانی خۆمانی بزانین کە دۆخەکە بە دۆخێکی سەقامگیری ئابووری بیهێڵینەوە. من گەشتمە کۆتایی بەرنامەکەم وەکو ئاوکاران پێڵەن کاتن نەماوە سوپاس بۆی کە ئەو بەڕێزانی پەیوەندیان بە بەرنامەکەەوە کرد بەو هیوای کە دۆخی ئابووری هەرێمی کوردستان کە لە ماوەی 4 بۆ 5 ساڵ تەنگشەی ئابووری بەرۆکی تاکتاکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی گرتبەوە جگە لە چینێکی زۆر کەم کە گیرفانیان پڕ بوو بەڵام گیرفانی ئەوانی تریان قڕ کردهبوو هیچی تر هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەم دۆخە ناسەقامگیری کە پێیا تێپەڕین نەیبینەوە بە ژیانێکی کامران و خۆش بەسەربەرن و بەهارێکی باشیش و بە پلانیشەوە هەمیشە سەروەت و سامانیان بەسەربەرن. زۆر سپاس تاوەکو ئێستا بینەرمان بەخوای گەورەتان ئەسپێرم.